یەکێک لەو گومانانە کە باسیەکە ئەڵێ مەلەکرەکار باوەڕی بە دیموکراسیە. من لە ساڵانی سەرەتای هەفتاکان لەو کاتێک کە بوومە ئیخوان لەو زەمانەوە کە یەکەم جار ڕێی ئیمامی مەودودی ڕەحمەتی خوای لێ بێ کە زانیم ئەفەرمێ دیموکراسی یعنی ئولوهیەت الجەماهیر، یعنی خوایەتی جەماوەر. لەو ڕۆژەوە بە کوفرم زانیوە، شوێنکەوتنیم بە کوفر زانی و باوەڕێنان پێیم بە کوفر زانی. معقولیش نییە لە سەرەتای هەفتاکان و من دوای 45 ساڵ بێمەوە سەر دیموکراسی و باوەڕم پێی بێ. باوەڕشم قەت پێی نەبوو لە هیچ مەرحەلەیەک لە مەرحەلەکانی ژیانیشم، چونکە هەر بە ئەوەندە بەسە کە بڵێ مادام حکمی شعبە یعنی کوفر، چونکە ئاەتەکان صریحن کە خوای گەورە فەرمێ ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون. ئەم ئاەتی ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون لە ساڵی 1970 بە دیوارەکانە بینیومە کە نووسراون لە حوجرەی مامۆستا حەسەنی پێنجوێنی کە لە مزگەوتی ئەبوبەکری سدیق ئیمامەتی ئەکرە و کاتە تەلەبە بوو، منیش تەلەبەی متەوەسطە بووم و تازە دەستم بە نوێژکردن کردو. ئەو کاتە ئەمزانی کە حکم بغیری ما ئەنزل الله نابێت. و دوایی تریش زانیم کە دیموکراسی یعنی ئولوهیەت الجەماهیر. دوایی تریش بۆ خۆم کە وەعیم زیاتر بوو چوومە جامع لە 1970 و هەتا 1980 و ئەوانش طبعا ئافاقی فکر ماسۆی بیرم زیاتر بەرفراوانتر بوو، زانیشەوە هەر دیموکراسیەکە خۆی بریتیە لە چی. و لە بیارەش بووم کە بە مانشێتێکی گەورە هاوڵاتی لەسەر مینوسی بوو مەلاکرەکار 2 نقطە یعنی ئەڵێ بە مانشێتی یەکەم لاپەڕێی گەورە دیموکراسی لە ئەلفەوە تاکو یائی کوفر. ئەمەش شتێکە کە بڵاو کراوەتەوە پێشترش. ئەم کابرایە کە ئەمەی لەسەر من کردووە بە ماڵ لە هەوە هۆسی خۆی وهێنایەتی و بە هەڵەداچوو. ئەم احتیمادی کردو سەر مقابلەیە کە من کردومە لەگەڵ ڕادیۆیەکە لە هۆڵەندا پەخشەکرا، نازانم ئێستا ماوە یان نە. ئەو لەوێت لێمە پرسێ دەربارەی دیموکراسی، دەربارەی دەستا و دەستکردنی دەسەڵات لەم جۆرەشتان. بەڵام من قسەکان زۆرن لە وەڵامەکەی ئەوە. ئەمەی عوسمان شەفیق دەریهێناوە ئیبن سونی کوردی بەشێکە لەو وەڵامە، وەکو ئەوایە کە بڵێ فەوەیل للموسەلی تەواو لێی گەڕی. یعنی ئەوە تا خوای گەورە وەکو چۆن شەرابخۆرەکان ئەڵێن تا خوای گەورە نەیفەرمووە شەرابخۆرەکان ئەچنە وەیلەوە، وەیل بۆ شەرابخۆرەکانە، بەڵام فەرموویەتی وەیل بۆ ئەو کەسانێک کە نوێژەکەن. فەوەیل للموسەلین الذين هم عن صلاتهم ساهون. تكميلكي شيايتك تكميلكات وبرونكات وحكمك شي أي جواي ليكرد من باس لا نقطيتي جوهرية كم ما وردي چەند کاریگەری هەبووە لەسەر جانجاک ڕۆسۆ. ماوەردی لای ئێمە ساڵی 450 هیجری کۆچی دوایی کردووە فەقیهێکی شافعی و کتێبی الأحکام السوڵطانی نووسی و کە علاقەیە بەسەر فقی دەستوریەوە. جانجاک ڕۆسۆ کە 14 ساڵ پێش شۆڕشی فەڕەنسی کۆچی دوایی کردو کتێبێکی نووسی بەناوی العقد الاجتماعی واتە گرێبەستی کۆمەڵایەتی کە لە نێوان حاکم و مەحکومەکەیە. هەردوو لایەن باس لەوەکەن شعبەکە تەنازولی لە هەندێک حقوق کردو بە دەسەڵاتدار بۆی ئەم دەسەڵاتدارە وەکو یەک حکمیان بکەن، وەکو یەک ئەمانیان بۆ فراهەم بێنی، وەکو یەکیش دادپەروەری وەکو ڕزق بەسەریانە تەوزیع کاتوێ، هەرێکە بە جۆرەی توانای خۆی، بە جۆرەی پێداویستی خۆی، بە جۆرەی ڕەنجدانی خۆی. دوای باز لەوە ئەکەمەوە ئەڵێم لە ئیسلامە دوو مەرجی سەرەکی ماوەردی و غەیری ماوەردیش باسییان کردو. دوو مەرجی سەرەکیە کە حاکم شەرعیەتی پێپەیاکە. یەکەمیان ئەوەیە مسلمانە، یعنی پابەندە بە دەستوری ئیسلامی و بە شەرعی ئیسلام. بۆیە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئیجماع لەسەر ئەوەیە ئەگەر کوفری لێ دەرکەوت سەمع و تاعی نامێنێ، بەیعەتەکەی هەڵەوەشێت. جوابووی یەکەم پابەندبوونە بە شەرعەکەوە، یعنی ئەمەش بەدیهیە چونکە کافر نابێ بە حاکمی مسلمان. دووهەمە بێ خەڵک هەڵی بژاردوێ، خەڵک ڕاستە و خۆ هەڵیان بژاردوێ وەکو لە سەقیفەی بەنی ساعیدا لە کەپرەکەی بەنی ساعیدا سەیدنا ئەبوبەکریان هەڵبژارد، یان خەڵکانێکی تر اقتراح کراون کە ئەمە لە عەشەرەی مبەشەرە وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف و عەلی کوڕی ئەبی طالیب و ئەمانە. عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بە 6 کەسی دیاری کرد و فەرمووی یەکێک لەمانە هەڵبژارن ببێ بە خەلیفە. یان ئەهلی حەل و عەقد کۆبنەوە و بەیعەتیە دەنێ وەکو هی سەیدنا عوسمان و سەیدنا عەلی. کەوابوو ئەشێ خەڵکێک ڕاستە و خۆ ڕەئیس هەڵبژێرن، وەکو لەم زەمانەیە ئاسانترە چکە شتێکی ئەلکترۆنی. 302 ملیۆن ئینسان لە ئەمریکا ئەژین، ئەوانەی مافی دەنگدانیان هەیە 100 ملیۆنە بن. ئەم 100 ملیۆنە هەمیان ڕەئیس هەڵەبژێرن، بلێ یەک ڕۆژێکە هەڵەبژێر،
دەنگەکانیش فەرزەکرێن جوداکرێنەوە لە یەکتری چونکە شتێکی ئەلکترۆنیە. ئەم زەمانەش ئاسانە کەوا بوو هەڵبژاردنەکە لە دەسەڵاتی خەڵکەوە. جا ئایا ڕاستەوخۆ هەڵیبژێرن وەکو ئەبوبەکر سیدیق یا وەکو ئێستا کە ڕئیسی جمهوری ڕئیس جمهوری ئەمریکا هەڵەبژێرێ، یان بە ناڕاستەوخۆ ئەمان پەرلەمانێک هەڵەبژێرن لە ئیسلامیشە ئەهلی حەل و عەقد هەن، ئەهلی حەل و عەقدەکە خەلیفەکە هەڵەبژێر بەم دوو شەرتە. ئەنجا من لەم مقابلە هۆڵەندیا باز لەمە ئەەکەمەوە، ئەڵێم ئەوەی لە ئەوروپا ئەم دەسەڵاتە دەستوری لەسەر دروستە بێ، ئەم دوو ڕوکنەیە، یەکەمە بێ بە پێی دەستور بێت، دووهەمە بێ بە ئینتیخاباتی خەڵکی هاتووەتە سەر حکوم. باز لەوەژەکەم ئەڵێم خۆ هێتلەر و مۆسۆلینی وەمانە هەمووی هەر بە ئینتیخابات هاتبوونە پێش، یان لە دوای ئەوانش لەو سەردەمانی پێشوە پێش ئەو مقابلەی کە ئێڵێم بە فترەیەکی کەم یەکێک ناوی هایدەرە لە نەمسا حیزبێکی متعەسیبی هەیە دژ بە ئەجنەبی، ئەمە هاتە سەر حکم بە ئینتیخابات، بەڵام ئیتیحادی ئەوروپی قبوڵیان نەکردیان تەعاملی لەگەڵا ناکەین چونکە ئەمە هێتلەرێکی تر دروستە بێتەوە لە ئەوروپا، خۆر بە ئینتیخاباتی شاتۆتە پێش، بە پێی دەستوریش ئینتیخاباتەکەی کردو، بە پێی دەستوریش حیزبەکەی تەشکیل کردو. لێرە ئەوەی کە جەوهەریە من باسی ئەەکەمەوە ئەم دوو نقطەیە. ئەڵێم وەکو چۆن لە دیموکراسیەکەیە ئاعتیما دەکاتە سەر دوو نقطە، یەکەم دەستوری بێت، دووهەم خەڵک هەڵی بژارد بێ دەسەڵاتەکە، لە ئیسلامیشە یەکەم شەرعی بێت، دووهەم ئەهلی حەل و عەقد یان شەعبەکە خۆی هەڵی بژارد بێ ئومەتەک. ئەمە شیعاری ئێمەیە لەوەتای دوو جۆچکەمان ڕوە و ئەقڵمان پێشکاوە ئیشی سەر بەخۆی خۆمانەکەین، ئەڵێن سەروەرێتی شەرع و دەسەڵاتدارێتی گەل، یعنی سیادە هی شەرعە، هیچ حکمێک باڵاتر نابێ لە هەیە، نە ڕئیس جمهور نە خەلیفە نە هیچ کەس. سیادە سەروەرەتی هی شەرعە و خەڵکیش دەسەڵاتدارەکەی هەڵبژاردووە. ئایا حکومەتە وەکو تەنفیزی یا ڕئاسەیە یا هەرکەس پەرلەمانە هەر دەسەڵاتدارێتیەکی ترکە لە فقی دەستوریە جێبێت. من باسم لەم دوو نقطەیە کرد. ئەنجا من پێشتریش باسی جانجاگرۆسۆم کردو، هەر لەوێ باسی جانجاگرۆسۆم کردو کە متەئەسیرە بە ماوەردی، وەکو چۆن ئەبولعەلای مەعەڕی شعری لەسەر سەفەری قیامەتی نووسیوە، ڕیسالەت الغوفران، دانتی کە ساڵی 1267 کۆچی دوایی کردووە، دانتی لە کۆمیدیای ئیلاهی متەئەسیرە بە ئەبولعەلای مەعەڕی، هەروەکو کە جانجاگرۆسۆ متەئەسیرە بە ماوەردی. یعنی بازبەتەکەم قسەکەم لەسەر ئەمەیە کە ئەڵێم ئێمە لە ڕیشاڵی خۆمان، لە ڕجی حەزاریتی خۆمانە، لە توراثی خۆمان کە لە پووری حەزاری خۆمانە ئەمەمان هەیە ماوەردی کە جانجاگرۆسۆ پێی متەئەسر بوو. ئەوروپا و ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی کە دەسەڵاتیان لە فقی دەستوریە لەسەر ئەم دوو بنەمایە، ئەم دوو ڕوکنە دروست کردووە، دەستورەتی یعنی نابێت لە دەستور دەرچێت، دووهەمیشیان کە دەسەڵاتدارەتی گەلەکەی خەڵکەکە بە شێوە حیزبی بێ، بە شێوەی پەرلەمان بێت، لە پەرلەمانەوە ڕئیس جمهور هەڵبژێرا بێ، هەر چۆنێک بێت دەسەڵاتەکە گەڕێتەوە ڕاستەوخۆیان لاوەکی بۆ گەلک. من باسم لەم دوو نقطەیە کردو، بەڵام ئەم عوسمان شەفیقە داماوە هاتووە کردوێتی بە نقطەیەک لەسەر من بێ ئەوەی خۆشی بگەڕێتەوە بەدوایە، چونکە هەر خۆی قسەکە قرتاوە، بێ ئەوەی بێت تەکمیلەکەی وەربگرێتەوە، کە من ئەم مەقتەعە پێشی مقدماتێکی هەیە باسی ماوەردی و جانجاگرۆسۆ، دوای ئەوەش باسێکی تر تەکمیلە ئەەکەمەوە کە باز لە ئیسلامەکەش ئەەکەمەوە کە ئەڵم لە ئیسلامیشە لەسەر ئەساسی فقی دەستوریەکە لەسەر ئەساسی ئەم دوو ڕوکنێ شەرعیتی دەسەڵات کە نابێت کابرا کافر بوو بێ یا مرتەد بوو بێت، خەلیفەیە دووهەمە بێ ئەهلی حەل و عەقد هەڵی بژارد یان ڕاستەوخۆ هەڵبژێرابێت لەلایەنی خەڵکیەوە. بەڵام ئەو هاتووە قسەکەی بڕیوە، جا بزانە من کەوتومەتە کوفرەوە یا ئەو بە هەڵەدا چوو. بە تەئکید پێم وایە ئەو بە هەڵەدا چوو، بەڵام گومڕابوون ئەوەیە خەڵکێکی کەم متەئەسر بێ پێی کە نازانێت چێیە. کتێبێکی کۆپی کراوە لە ئێرانەوە دەرچوو بە ناوی ئیبن سونی الکوردی، کەس نازانن نووسەرەکە خۆی چێە، ئەو کاتە تەڕان کە کەس نەیزانی، من بۆ خۆم مەزانم، بەڵام ئێستا تۆ ئەزانی کە عوسمان شەفیقی جەمجەماڵی. ئەوانەی کە عوسمان شەفیقی ژەناسن لە کۆنەوە ئەزانن چەند داماوە، ئەزانن ئەم کابرایەت تواناینە بۆ دەرسی تەجوید بڵێت و قابل ئێستا مەقاسد و شەریعی شاطبی مامۆ شەرحکە بە هەوا هەوەسی خۆی کەوتوتەوە. خوای گەورە هیدایەتیشی بدا، هیدایەتی ئێمەش ئەویش بدا، چونکە من یەکێک لە سەبەبی ئەوەی کە نامەکەشم نووسی بۆ حەسەنی ڕۆحانی کە بوو بە ڕئیس جمهور، خوای گەورە شاهیدە ئەم کابرایە بوو. لە نامە یەکەمما کە نووسیم و بڵاوم کردەوە تیاشمان نووسی بوو وەکو عوسمان شەفیق کە کابرایەکی کەسایەتیەکی ئیسلامی کوردە،
کاک ئاوات خۆی گەورە ئازادی پێ ببەخشێت تەلەفۆنی بۆ کردم خێراوتی مامۆستا لای بە لەسەر ئینتەرنێت چونکە ناوەکە باتیایە نەبێ خێران لام بردو نزیکی 40 دقیقە 45 دقیقە لەسەر ئینتەرنێت و ناوەکەی ئەوم ڕەش کردەوە کردم بە بەیانێکی تر ئەوەی کە بڵاو بۆتەوە ئێستا بەیانی دووهەمە کە ناوی عوسمان شەفیقم لێ لا برد یەکێ لە سەبەبەکانیش کە نامەکەم بۆ عوسمان شەفیق بۆ حەسەنی ڕوحانی نووسی ئەوەیە کە عوسمان شەفیق بێتە دەرەوە لە زیندان کەچی ئەوەش وەفایەتی با بڵێن ئەوەش تێگەیشتن و عەقڵێتی ئەگەر تۆ هاتوویتە دەرەوە لە بەندەسی ئیطلاعاتنی باشە تەلەفۆنی من لە ساڵی 1992 نەگۆڕاوە خۆ تۆ توانی تەلەفۆنی بۆ من بکەیت و پێم بڵێیت هەرە کاکە ئەم قسانت کردووە ئەمە ئەخیر قسەی تۆیە یا لە کۆنا بۆ ئێستا پێت وایە هەڵەیە مامانە ڕوو نەبوو